لالەنگی کلیلی ڕوخسارێکی جوان. لالەنگی میوەیەکە لە جۆری تێکەڵیەکان. تێکەڵێکی ناسک و نەرمی هەیە و بە ئاسانی لە گۆشتی میوەکە دەبێتەوە. داری لالەنگی بەهۆی چەقاندنی تۆوەکەی بەدیدێ. لە داری نارنجیش موتوربە دەکرێت. توژینەوەکان دەریان خستووە کە میوەی لالەنگی کۆمەڵێک سوودی زۆری تەندروستی هەیە و جیا لە سوودە زۆرەکانی بۆ تەندروستیش کلیلی ڕوخسارێکی جوانە، چونکە هۆکارێکە بۆ نەرمهێشتنەوەی پێست و بەردەوام شێدارکردنەوەی. لە توێژینەوەیەکدا کە لەلایەن پسپۆڕانی خۆراکی ئەمریکیەوە ئەنجام دراوە، ئاماژە بۆ ئەوە دەکەن کە سەرەڕای ئەوەی میوەی لالەنگی خاوەنی ڤیتامینەکانی A و B1 و C و PP و B2 وە کلیلی تەندروستی و جوانیش دادەنرێت و هۆکارێکی زۆرە بۆ هێشتنەوەی جوانی پێستی کەسەکان، چونکە هاوکار دەبێت لە زیادکردنی کۆلاجین لە لەشی کەسەکاندا و ئەم کۆلاجینە ژوا دەکات کە پێست تونتر دەربکەوێت و ساف و ڕۆنتر بێت و ڕێگری لە دروستبوونی زیبکە و چرتولۆکی دەموچاو دەکات. لە سوودە سەرسوڕهێنەرەکانی لالەنگی بوونی ڕێژێکی زۆری ڤیتامین A و C ڕێگری لە شێرپەنجە دەکات، بە تایبەتی شێرپەنجەی جگەر. دەوڵەمەندە بە ڕیشاڵەکان ڕێگری لە کۆبوونەوەی کۆلێسترۆڵی خراپ لە جەستەدا دەکات. هەروەها ئەگەری توشبوون بە نەخۆشیەکانی دڵ و قەنبەرەکان کەم دەکاتەوە. ڕیشاڵەکانی ناو لالەنگی یارمەتی کردداری هەرسوو گەدە دەدەن و ڕێگری لە قەبزی دەکات و سەرچاوەیەکی باشیشە بۆ دابەزانی کێش، لەبەر ئەوەی زۆری ڕیشاڵ تێیدا وا دەکات دەستی تێربوون زیاد بێت. هەروەها سەرچاوەی سەرەکی پۆتاسیۆمە یارمەتی دابەزانی پەستانی خوێن دەدات.